هەر جگرالنم دەرزمونن تا 5 ابتدایی لوانن 4 ابتداییم تمام کردن پێ 5 لوانی تر جاماس دایە من غەریب دوورم لە وڵات من غەمخۆری تۆم بە دڵێ ناشاد دایە دەمەکەت بنە ناودەمم با ماچت ببێ بە شفای غەمم دایە تۆ بۆ من دەرمانی دەردان تۆی بۆ من مایەی سەروەت و سامان تۆ بۆ من مایەی ژین و ژیانی فراح بەخشێ دڵ نووری چاوانی تۆ بۆ من مایەی ڕەحەتی گیانی تۆ بۆ من مایەی دین و ئیمانی دایە لەبەر خۆم وا کردم خەیاڵ بنووسم دعا و سڵاو لە بۆ ماڵ دایە تۆ بۆ من لیرەی عوسمانی تۆ بۆ من وێنەی لەعلێ کەوگانی تۆ بۆ من مایەی قوەی جوانی ئێمە دەستخەت و مامۆسای بێژ ئێمە مامۆسا خەتوێکن دروستن؟ ئەرە وڵا شاری و شیمیایەکە عێراقی جەلا حیوانیەوە نیشتێنان نەرەکەش و کۆوە نیشتێنا لێرە نوێسێنێم و شعر نووسیم کرد کانیەکەی هەواو تا سەرمای گەزەن پردەکەی دواو کانی گوێزە پوچ کانیەکەی ناوخاز کانی خان ئەحمەد خان بینگوزاری خاز لە کەلەقەنی تابان تەپەهۆ ناوچەی هەورامان وێنەی خاک و خۆ شێخان و هێروێ هەتا بەلەبزان زیوێرتاو درۆڵە سەرچاوەی سازان چەمی لەشکەرگە تا دەربەندی خان کلاش و حەوش و ئەم کلاشێ باخان ڕێزە و ساراوەن بەموو ماکوان ئاتەشگە و شاهۆ شاخی هەورامان کانیەکەی گارا بەرامبەر کۆڵە قیبلەی خانەگا کانی هەمرۆڵە نۆسمۆ شۆڕەژێ بندەرە و بەیان کوێمەکاڵ شەمشێر چەمی دووریسان سەرمای ئاتەشگە تابانی هەنگان مزرە و مەسکەنان وارگەی دووریسان هەوڵی بێمێری هانە ساو پاوە هانە مرۆچی هانە قەڵاوە ئەرە وەڵا زەمەکە هەمی شکر وەختی دوای بێ یعنی هەر هەمن باماوتر ئاەت و مثڵەن حیوان وەبڕیە ئیتر چاولای خەڵکی کۆچکەرێ دوێنەوە زەمەکە و کەپرێ بینین و ترە ماشین مێ مثڵەن نەپاسە دەسەکی و کەپرێ بینین و دایە ئەو کاتە تۆ دەرچووی لێ ماڵ من ئاگرم گرد بووم بە کوێ زوخاڵ نە بەتاق و تەنیا بێکەس و داما و چی بکەم ئەمن بە بێنان